بنسبة أو الروداوي دڵتەزێنەی وەستا حەسەن لە دەستدانی وەستا حەسەن ئەو ڕوونکردنەوە دەین و ئەو هەموو دەنگۆیانە ڕەدەکەینەوە کە لە پێیجەکانە بڵاو کردێتەوە لەسەر وەستا حەسەن. وەستا حەسەن لە ماڵی خۆیان بووە لە سیتەک بەرەبەیان هەڵساوە مناڵەکانی هەڵسانووە کاڵی سانون خۆی ئامادە کردووە ئامادەبوون کە بێن بۆ سلێمانی طبیعی ڕێستۆراتی هەیە لە سلێمانی کەبابخانەی هەیە لە سلێمانی و چەکی مۆڵەتداریشیە وەستا حەسەن. لەو کاتەیە کوڕەکان لە خوارەوە خەریکی خۆ ئامادەکردن و ئەویش لەسەرەوە لە قاتی سەرەوە گویان لە دەنگی بووە کاتی ئەچنە سەرەوە تەماشاکەن لە بەلەکۆنەکە وەستا حەسەن ئەو ڕووداوە ئەو ڕووداوە ئێمە تەنها بە ڕووداوێکی قەزا و قەدەری دەزانین هیچی تری ناخۆت چکەمە هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی شخصی یان لایەنگیری هیچ هینمان نییە لەگەڵ هیچ لایەن و کەسێکە لەگەڵ هیچ حیزب لایەنێکە هیچ کێشەیەکمان نییە لەگەڵ خەڵکە. وەستا حەسەن کەسێکی زۆر جوان بۆ لە شاری سلێمانی یارمەتی فەقیر و هەژاری یاوە. لەو کاتۆی ئێمە لێمان قەوماوە ئەو خەڵکە بینین لە هەموو لایەکەوە هانایان بۆ ئێمە هێناوە پێناخۆشببوونی خۆیان دەرەبڕن و بەم کارەساتە چووکە وەستا حەسەن تەنها مڵکی ئێمە نەمڵکی هەموو شاری سلێمانی بووە. ئێمە پێش ڕووداوەکەش لێکۆڵینەوەکانیش ناکەین و لێکۆڵینەوەکان هاتوون ڕۆژی یەکشەمەش لێکۆڵینەوەکان سلمێنێک کە وەستا حەسەن هیچ هینێکی بەسەرەوە نەبووە و هیچ کێشەیەکی نەبووە لە وەزعێکی سروشتی خۆیان بووە لە ماڵی خۆیان ڕووداوەکە ڕوویەوە بە تەنها بووە و ئەو دەنگۆیانە ڕەدەکەینەوە کە لەسەر وەستا حەسەن وتراوە لە پەیجەکان